پێنج هاوڵاتی کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن 2 بۆ 3 ڕۆژە لە کوێستانەکانی خنێران لە سنووری قەزای سیدەکان لە دەڤەری برادۆست لە نێو بەفرماونەتەوە گیریان خواردو و تاوەکو ئێستاش ئەم 5 کەسە ڕزگار نەکراون بەپێی ئەو زانیاریانەی کە دەستی من کەوتووە ئەم 5 هاوڵاتیە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن لە کوێستانەکانی خنێران لە نێو ئەشکەوتێک ماونەتەوە تاوەکو ئێستا لە نێو ئەو ئەشکەوتن شوێنی مانەوەیان گرفتیان نەوە بڵێم لە ڕوویەوەی کە سەرمان بێ یاخود تەندروستیان تێک بچێت تاوەکو ئێستا کێشیان نەبوو بۆی ئەوەی کە شوێنەکە ئەشکەوتە و ئاگریان هەبووە کێشەوەی مانەوەیان نەبووە بەڵام ئەوەی کە کێشە ئێستا بۆ ئەوان خواردن و خۆراکی پێویستیان پێنەماوە ئەگەر ئەمڕۆ یاخود بەیانی ئەو کەسانە ڕزگار نەکرێنەوە مەترسی لەسەر گیانیان دروست دەبێت و بەپێی ئەو زانیاریانەی کە من هەمە ئامادەکاری کراوە بۆی ئەو 5 هاوڵاتیە ڕزگار بکرێن لەوێ بەڵام بەهۆی ئەوەی کە شوێنەکە زۆر سەختە شوێنێکی دوورە سەرسنووری هەرێمی کوردستان و وڵاتی ئێرانەوە بەفرێکی زۆر باریوە نزیکەی 2 مەتر بەفر لەو شوێنە باریوە بۆیە ڕزگارکردنیان کارێکی قورسە یاخود کارێکی ئەستەمە چەند ڕۆژێکی پێویستە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژی پێویستە تاوەکو ئەو کەسانە لەوێ ڕزگارەکرێن و ئەهێنرێنە خوارەوە ئەوەی کە گرفتە بۆوان ئێستا ئەوەیە کە خواردن و خۆراکی پێویستیان پێنەماوە بەڵام ئامادەکاریش کراوە بۆ ئەوەی ئەمڕۆ یاخود بەیانی لایەنی پەیوەندیدار تیمە پەیوەستەکان بچن بەهانانە و لەوێ ڕزگار بکرێن بەڵام تاوەکو ئێستا ئەم 5 کەسە هەر لەوێ لە ئەشکەوتێک ماونێتەوە لە کوێستانەکانی خنێران تاوەکو ئێستا ڕزگار نەکراون و هەر لە نێو ئەو بەفرا گیریان خواردووە.